ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی هەینی سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکان و ژێرخانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. کوژانی چەندین بەرپرسی باڵای ڕژێمی کۆماری ئیسلامی لە ئەنجامی هێرشەکاندا. دەست بەسەرکرانی نەسرین ستودا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە ئێران و بەردەوامی کەشی توندی ئەمنی لە ئێران و دەست بەسەرکرانی دەیان هاوڵاتی. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە و ژێرخانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو چەندین پێگە و بارەگای هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها ژێرخانی شارەکانی کوردستان و ئێران لە چەندین هێرشی ئاسمانیدا بە ئامانج گیران. بە پێی دوایین راپۆرتەکان لە شارەکانی کرماشان، کەرەج، تاران، ئیسفەهان، مەشهەد، زەنجان، گەرمدەرە، شیراز، بەندەر عەباس و چەندین شاری دیکە سەرەڕای هێرش بۆ سەر پێگەکانی ڕژیم، ژێرخانەکانی ژیانی خەڵک لەوانە دامەزراوەی پاستور کە بۆ ماوەی زیاتر لە 100 ساڵە ڕوبەڕووی هەموو چەشنە نەخۆشیەک لە وڵاتدا بووەتەوە. هێرش کراوەتە سەریان لە هەمان کادا پردی بیەک لە شارەی کەرەج لە هێرشێکی دیکەدا زیانێکی زۆری بەرکەوتە و چیتر شیاوی کەڵک لێوەرگرتنیش نییە و ئەمەش لەسەر دۆخیات و چۆی خەڵک کاریگەریەکی زۆری داناوە. کوژرانی چەندین بەرپرسی باڵای ڕژێمی کۆماری ئیسلامی لە ئەنجامی هێرشەکاندا. بە پێڕاپۆرتەکان لە ئەنجامی هێرشەکانی ڕۆژانی ڕابردوودا چەندین بەرپرسی باڵای هێزەکانی کۆماری ئیسلامی کوژاون. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە موکەرەم عەزیمی فەرماندەی یەکێک لە یەکەکانی ناوەندی موشکی لە ڕۆژاوای ئێران ڕۆژی ڕابردوو لە ئەنجامی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر شاری کرماشان کوژراوە. لە هەمان کادا لە ئەنجامی هێرشێکی دیکەدا بۆ سەر حسێنیەی شاری زەنجان سەرهەنگی پازار ڕۆحوڵڵا مینایی کوژراوە و هێشتا تەرمەکەشی نەدۆزراوەتەوە. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا بەدەیان هێرشی ئامانجدار لە شارەجیاوازەکانی ئێران و کوردستان بۆ سەر بەرپرسانی باڵای ڕژێم ئەنجام دراوە و کۆماری ئیسلامی تووشی قەیرانێکی گەورە بووە. دەست بەسەرکرانی نەسرین ستودا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. ڕۆژی چوارشەمە 12 خاکەلەوەی 1405 هەتاوی نەسرین ستودا چالاکی مافی مرۆڤ و بەندکراوی سیاسی پێشوو لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر کراوە. بە پێی دوایین راپۆرتەکان و چالاکوانە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و کۆمەڵێکی زۆر لە کەلوپەلەکانی زەوت کراوە و ناوبرا و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانی و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک لەبەردەستدانیە. بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە ئێران. بە پێی دوایین راپۆرتەکان لە سەرەتای دەستپێکردنی شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژبە ڕژێمی کۆماری ئیسلامی لانی کەم 9 زیندانی سیاسی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی گەیشتوو لە ماوەی 33 ڕۆژی ڕابردوودا 9 بەندکراوی سیاسی بە ناوەکانی کوورش کەیوانی، مەهدی قاسمی، ساڵح محەممەدی، سەعید داودی، ئەکبەر دانوشوەرکار، محەممەد تەقەوی سەنگدەهی، بابەک عەلیپور، پویا قوباتی و ئەمیر حسێن حاتەمی لە زندانەکانی ڕژیمدا ئیعدام کراون و هەروەها حکمی سێدارەی بەندکراوێکی سیاسی دیکەش بە ناوی مەنسوور جەماڵی لەلایەن دادگای باڵای ڕژیمەوە پەسەند کراوە و گیانی لە مەترسیدایە. جێگای ئاماژەیە کە چالاکوانان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەرڕای ئیدانەی توندی جنایەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی دەست بە چالەکانی سیاسی و عەقیدەتی داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە کە هەڵوێستی تونتریان هەبێت و پشتیوانی لە دۆخی یاسایی بەندکراوانی سیاسی لە ئێران بکەن. بەردەوامی کەشی توندی ئەمنی لە ئێران و دەست بەسەرکرانی دەیان هاوڵاتی. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی قەیرانی ئابووری لە ئێران و خراپی دۆخی ژیانی خەڵک بە دەیان هاوڵاتی لە شارە جیاوازەکان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. بە پێی دوایین راپۆرتەکان لە شارە جیاوازەکانی ئێران بە دەیان هاوڵاتی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئەمریکا و ئیسرائیل، کۆکردنەوەی زانیاری لە شوێنە هەستیارەکانی کۆماری ئیسلامی، ناردنی وێنەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ ببورن بۆ میدیایەکانی دەروەی وڵات و هەروەها پەیوەندی لەگەڵ گروپە دژبەرەکانی ڕژیم لەلایەن هێزەکانی ڕژیم و دەست بەسەر و هێشتا
سەبارەت بە دۆخی تەندروستیشیان زانیاریەک لەبەر دەستانیە. لە هەمان کادا وێنەی دانپێدانانی زۆرم لەی کۆمەڵێکی زۆر لە دەست بە سەرکراوان لە میدیەکانی سەر بە حکوومەت بڵاوکراوەتەوە کە بە تەواوی بە پێشەوانەی یاسایەکانی مافی مرۆڤە. جێگای ئەمەژەیە کە دۆخی یاسایی و ڕەوەندی دۆسیەکان یان دۆسیەکانی دەست بە سەرکراوانی ڕۆژانی ڕابردوو هێشتا ڕوون نەکراوەتەوە، تەنانەت لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە وەڵامێکی ڕوون ئاراستەی بنەماڵەکانیشیان نەکراوە. خراپی دۆخی ژیانی بەنکراوان لە زیندانی سپیداری ئەهواز. بە پێڕاپۆرتەکان دۆخی ژیانی بەنکراوانی زیندانی سپیداری ئەهواز لە خراپیدایە و تەنانەت لە سەرەتاییترین مافەکانیان بێبەش کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بە تایبەت دەست بە سەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامباری 1404 هەتاوی سەر ڕایگوشاری هێزانامنیەکانی ڕژێم بۆ سەر بنەماڵەکانیان و بێبەشکرانیان لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ ئێستاش بە بیانووی هێرشەکان بۆ سەر ئێران خواردنەکانیان بەڕادەیەکی زۆر کەم کراوەتەوە و تەنانەت بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ کۆمەڵەیەکی زۆریان ڕەوانی ژووری تاکە کەسی کراون. جێگای ئەمەژێ کە چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە مەترسی لەسەر گیانی بەنکراوانی ئەو زیندانە هۆژاری جددیان داوە و جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە ئەگەری هەیە کۆمەڵێکی زۆریان ڕوبەڕووی حکمی ناڕەوای قەزایی ببنەوە. درێژەی هێرشەکانی ئەمریکا بۆ سەرپێگەکانی حەشتی شەعبی لە عێراق دوایین هەواڵ. ڕۆژی ڕابردوو لە درێژەی بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیە سەربازیەکانی ناوچەکە بارەگاکانی حەشتی شەعبی لە عێراق لەلایەن هێزە ئاسمانیەکانی ئەرتەشی ئەمریکاوە بە توندی هێرش کراوەتە سەریان. بە پێی دوایین راپۆرتەکان بارەگاکانی حەشدەی شەعبی لە باشووری موسڵ و هەروەها لە شاری کەرکووک بە چەندین بۆمب و موشەکراونەتە ئامانج و راپۆرتەکانیش باز لە زیانێکی زۆری مادی لە ناو ڕیزەکانی ئەو هێزانەدا دەکەن. هەروەها جێگای ئاماژەیە کە ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ئەگەری ڕوبەڕووبوونەوەی سەربازی لە ناوچەکانی باشووری ئێران لەگەڵ ئەمریکا ژمارەیەکی زۆر لە هێزەکانی حەشتی شەعبی لە ناوخۆی ئێران جێگیر کردووە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کاتی سادێکی باش بۆ هەموو لایەکتان.